دوای ئەوەی کە خولی یەکەم فۆرمان دابەش کرد بەسەریان و زۆربەیان تقریبان 592 کەس وەرگیران لە زانکۆکانی هەرێمی کوردستان دەستمان کرد بە دابەشکردنی فۆرم بەسەر دەرچوانی خولی دووەم، بەڵام بەم وەرجەی خوێندنیانەکەوێتە ساڵێکی ترەوە. ئێستاکە ئەمڕۆ و سبەینێ تەنها ئەم دوو ڕۆژە فۆرم دابەشەکەی لەسەریان بۆ سەرجەم خوێندکارانی شاری کەرکووک و دووس خورماتۆ. ئەمانە ئەوەی کەوا سوودمەند دەبێت زیاتر بە حکمی ئەوەی کەوا ئێمە لە خولی یەکەم بینیمان، تەنها ئەوانەی کە با بڵێن بەشە طوبیەکان پزیشکیەکان لەگەڵ بەشە تەندروستیەکان، ئەوانی تر ئەوەندە سوودمەند نابن لەم با بڵێن فۆرمەی هەرێمی کوردستان. بۆچی؟ لەبەر ئەوەی ئەو بەشانە بە تایبەتی بەشی وێژەیی و بەشی تەطبیقی کردداری لای ئێمە نمرەکانیان لێرە لە شوێنی باشتر وەرەگیرێن لە هەرێم. ئەو نمرانێکەوە لێ وەرەگیرێن و لە هەمان بەشە نمرەکانیان زۆر بەرزترە، ئەوەندە ئیسفادەی نابێ بۆ ئەوان بە حکمی ئەوەی کەوا لێرە زیاتر داواکاری بەستەنها لەسەر بەشی پزیشکی و بەشە طوبیەکان و بەشی تەندروستیەکان هەیە. من دەرچووی ئامادەییم، ئەمەیە تەقدیمی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان بکەم بە مەبەستی وەرگیران لەو بەشەی کە ئامانج پێی بگەم. 84 بەشی ئەحیایی، ئەمەیە پەیمانگای شیکاری نەخۆشیەکانی هەولێر بکەم و ئینشەڵڵا وەرم گرێ.